ئێوارەتەن باش استراتیژی ئەم شەومان دیبەیتێکە لەسەر جیاکردنەوەی دەستور و دەوڵەت لە ئایندا، ئەو پرسەی کە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی لەو دەمەی حکومڕانی هاتوۆتەکایەوە، لەو دەمەی دەسەڵات ویستوێتی کۆنتڕۆلی نەتەوەیەک یاخود گروپێک یاخود شوێنێکی جوگرافی بکە، ئەم پرسە هەر بەردەوام لە چەند بەرگ و فۆرمێکی جیاوازدا قوت بۆتەوە لە بەردەم سیاسەتمەدارەکان و لە بەردەم ئەم بیرمەندانەی لەو شوێنانەدا ژیاون. بە درێژایی مێژوو تاوەکو ئێستادا ئەم پرسە لە چەند بەرگێکی جیاوازدا بە شێوەی جیاواز دێتە ناو ڕەهەندەکانی سیاسەت و بەڕێوەبەرایەتی و ناو ژیانی ڕۆژانەی خەڵک. ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەردەوام لە بەردەم ئەم پرسەداین و تاوەکو ئێستاکە وەڵامێکی دروست و تەنانەت شوێنێکی گونجاویشمان نەدۆزیوەتەوە بۆی دیبەیتێکی ڕۆشن بیریانە و ئەکادمیانە لەسەر ئەم بابەتە بکەین. بۆیە پێویستە ئەم شەو لە دیبەیتێکی ئەکادمیدا لەگەڵ چەند میوانێک ئەم پرسە گفتوگۆ بکەین. بە دەرەجایی مێژوو لەو کاتەوەی کە لە ئەوروپادا کەنیسەکان باڵادەست بوون لە حکومڕانیدا، ئەو کاتێک کە تەنانەت زانکۆ کۆنەکانی وەکو زانکۆی بۆلۆنیا لە ئیتاڵیەکێ کەونترین زانکۆی ئەوروپایە لە هەزارەکانە دروست بووە، لە دوای ئەوە زانکۆی ئۆکسفۆرد دروست بووە. ئەمانە پێگەیەکی ئاینی بوون لە ناو خەڵکدا، تەنانەت لەم شوێنانەی کە ئاین دەخوێندرا دەسەڵاتی مامۆستاکان و دەسەڵاتی سەرۆکی کۆلیژەکان هەبوو کە خەڵک لە سێدارە بدا لەسەرەوەی کە پرسی ئاینی بە ڕێڕەوێکی نادروست و ناڕاستدا ببن. بەڵام چۆن ئیڤەلوشن و پێشکەوتن وای کرد ئەم شوێنانە، ئەم پێگەیانە، ئەم قوتابخانانە لە چاخی ناوەڕاستەوە بەدواوە، ئەو چاخی کە زۆر جار ئێمە لە ئەدەبیاتە بە ڕێنەیسانس یان ڕێنسانس ناوی دەبین، هێدی دەسەڵاتی کەلیسایەکان کەمتر بووە لە ناو ژیانی مرۆڤایەتیدا، تا دەهات دەسەڵاتی ئەلمانیەکان، تا دەهات دەسەڵاتی دیموکراسی پەرەی دەسەن، تاوای لێهات لە چاخەکانی هەژدەوە ئیتر هێدی دیموکراسی بە شێوازێکی نەرمونیان هاتە پێشەوە و ڕۆڵی کەلیساکان لە دەوڵەت زیاکراوە. ئێستا بۆ ڕێزگرتن لە کەلیساکان دەستور و دین دووشتی جیاوازن. ئەمە هەر نەک لە ئەوروپا، لە شوێنەکانی دیکەی جیهاندا بە هەمان شێوە. بۆ نمونە لە پونجاب سیخەکان لە چاخی 19ەوە دەستورێکی ئەلمانیان هێناوەتەوە پێش بۆ ئەوەی هەموو ئەو نەتەوە جیاوازانەی، ئەو ئاینە جیاوازانەی لە ناو سنووری پونجابدا دەژین، وەکو ئیسلامەکان، وەکو سیخەکان و وەکوانی دیکە بتوانن. ئێستا بەسەر ئەو پرسەی کە ئایا دەبێت دین و دەوڵەت لێکتە جیا بکرێنەوە یان نا، و ئایا هۆکاری ئەوە چێ تاوەکو ئێستا کە ئێمە لەو پرسەداین و نەگەیشتن بە دەرەنجامێکدا لە ستۆدیۆ بەڕێز دکتۆر محەممەد هاودیانیم لەگەڵە کە بەڕێوەبەری نووسینگەی پەیوەندیەکانی یەکگرتو ئیسلامی کوردستانە و کەسێکی دیارە لە مەجالی سیاسی و لە مەجالی فکریدا دەمەوێت ئەو بابەتە گفتوگۆ بکەین. زۆر بەخێر بێ دکتۆر گیان. ئەم دیبەیتەی کە ئایا دەبێت دەستور لەسەر بنەمای شەریعە بنووسرێتەوە یاخود لەسەر هەر ئاینێکی تر مەرجنی لە ئاینی ئیسلام بێ، بۆ تاوەکو ئێستا پێمان وایە کە دین و دەوڵەت نابێت لە یەکتر جیا بکرێنەوە؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ تۆ. ئەم مستەڵەحی دین و دەوڵە مستەڵەحێکی غەربیە بۆ عالەمی غەربی لە کاتی خۆی لەبەرەوەی دینی مەسیحیەت وەکو کارێکتەرێکی زۆر ترسناک لەسەر ژیان و گوزەرانی خەڵکە دەوری بوو و ئازادیەکانی بە تەواوی پێشێل دەکرد و بوو بۆ هۆکارێک بۆ ڕێگرتن لە سەرهەردانی زانست و زانیاری لە وڵاتە ئەوروپیەکان، بە تایبەتی هەرچی زانەکان بوون بەدەستی بە فتوایەکی قەشەکانە لە ناو دەچوون یا تووشی کۆمەڵی مزایقات دەبوون، ئازادیەکان تەواو پێشێل کرابوون و پاپاکان تەواوی سوڵتەیان بەدەستگرت بوو. بۆیە تاوای لێهات کە بەشێ لە زانەکانی ئەوروپا بڵێن ئێمە مڵکمان لە فاتیکان هەیە، پاپاش ئەوەندە مڵکی هەیە. ینی مستەڵەحێکی زیاتر غەربیە. ئەمڕۆ هاتووە لە عالەمی ئیسلامیە، بەسەر عالەمی ئیسلامیە چەسپێنراوە. شەریعەی ئیسلامی جیاوازیەکی یەکجار زۆری هەیە لەگەڵ ینی ئاینی ئیسلام لەگەڵ مەسیحیەتە. هەر لە سەرەتای دروستبوونی ئاینی ئیسلامە ئاینێکی سوڵتەوی بووەوە، تا دەسەڵاتدار و حکومڕانی کردووە، بنەماکانی دەوڵەتداری بەڵام لە یەکەم جار بەکاری هێناوە 1950 دەمێژوو زۆر دوور نییە، چەند ینی مێژوی چۆندە کۆنی نییە، وشەی سێکولەریزم یاخودە و
ئەوە کێمە بە سێکولار باسی لەوە نییە کە سیکۆلاریزم لە دواوە هاتووە بە عملی ینی پراکتیزەی ئەم وشەیە کراوە لە ئەوروپا بەخۆ دەزانی سەردەمی ڕێنسانسەوەی کە بێ دەگوێت ئینلاین ئەوروپا سەبر دیموکراسی هاتووە جێگای ئاینی گرتوەوە دوای چی دوای مێژێکی زۆر خوێناوی باسی مەسیحیەتە بەڵێ باسی مەسیحیەتە من لە ڕوانگەیەکی ترەوە دەمەوێت باس لەوە بکەم کە ئەم وشەیە ئەسڵان وشەیەکی هەڵقوڵاوی ناخی عالەمی ئیسلامی نییە لێک جیاکردنەوەی دین و دەوڵەت ئەنجا باسی لێک جیاکردنەوەی دین و دەوڵەت لەکوێ ینی باسی چییە باسی ئەو بەشەیە کە تۆ تعبود بۆ خوا دەکەیت و بەشەکەی تری دەبێ وازی لێبینی بۆ سیاسەتوانان بەشێکی هەرە فراوانی ئەگەر سەیری ئەحکامەکانی قورئان بکە یا سەیری فقهی ئیسلامی بکە هەمووی باس لەوەیە کە چۆن تۆ حکمڕانیەکی تەندروست عادل ئێستا لە UN تەبەنی ڕەوانگەی ئیسلامی وانە بە ڕەوانگەیەکی گشتیە عدالت مەفهومێکی گشتیە حەزەکەم بزانیت لە چەمکێ عدالت لە هەموو دنیادا یەک چەمکە عدالت یعنی ئەوەی نییە تۆ بڵێ ئەمە ئەم چەمکە کە ئیسلام بەکاری هێناوە بۆ مەسلحەتی خۆیەتی عدالت مەفهومێکی گشتیە با من شتێکت بۆ ڕوون بکەمەوە بۆی لاتڕون و وازەح بێ تۆ سیر کە بنەمەکانی حکمی ڕەشید چین لە دەوڵەتداریە کە ئێستا UN تەبەنی کردووە داوا لە حکمڕانەکانی دنیا دەکا کە حکمی ڕەشیدیان ببێ کۆمەڵە شتەکە ئەسڵەن ئیسلام لەسەر ئەمانە کۆکە شەفافیەتە دیموکراسیەتە عدالەتە محاسبەیە مساءلەیە کەفاءەتە یعنی سەروەری یاسایە کە ئەمانە هەموو ئەگەر بێت شیان بکەینەوە ئەم چەمکانە هەمویان لە هەڵقوڵاوی مەبادی ئیسلامین و زۆر جێگیرن بۆیە تۆ کاتێ باس لەم بابەتە دەکەی ئێمە تۆ سیرکە یعنی شریعی ئیسلامی کە لە دەستورەکانی عالەمی ئیسلامیە هاتووە باس لەوە دەکات کە ئاینی ئیسلام دینێ مەزدەرێکی سەرەکی تەشریعە ئیسلام نەک هەر لێرە بڕۆ ئەجندای قانونی دەولی بخوێنەوە بزانە ئیسلام یەکێک وەکو سەرچاوەکانی تەشریع سەیر ناکرێت وەکو سەرچاوەکانی وەرگرتنی تەشریع ئەسڵەن بەشێکی زۆری ئەگەر سەیرت کرد بێ قانونی مەدەنی کە سنهۆری داناوە کە لە شەریعی ئیسلامی دەرێناوە ئەم قانونە ئەسڵەن لە فەڕەنسا کە مەبادیئی قانونی مەدەنی دانراوە لەمە دەرهێنراوە لەوەی سنهۆری دەنراوە مەسەلەکەی بۆ تەشریعی ئیسلامی دەگەڕێت بەڵێ تۆش دەزانی ینی هەموو ئاینەکان تەنانەت هەموو فەلسەفەکانیش لە ڕووی چەمکەوە هەمویان وەکو یەکەم بەڵام کە دەگاتە سەر پراکتیزەکردن وانە بەس با پرسیارەکە بە شێوازێکی تر بکەم پێ وایە دەستورێک و بەڕێوەبردننی وڵات بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاستمەرزنیە تەنها کوردستان بێ شریعی ئیسلامی دەتوانی خزمەت بکەیان وا دەکاتن کە ئەم وڵاتە تاوە جیا بێتەوە لە کۆمەلگای مرۆڤایەتی نەخێر وا دەکا کە ئەسڵەن وا دەکا وڵاتی دروستکە کە لە کۆمەلگای مرۆڤایەتی خزمەتی گەورەتر بکە گوارم پێ بدەی بۆی وەڵامت دەمە ئەگەر مداخەلە بکەی ناتوانم وەڵام بدەمە ئەسڵەن ئەگەر دەوڵەتێکی بەو مەفهومەیە کە تۆ باسی لێو دەکەی دەوڵەتێکی مەدەنی چونکە شەریعی ئیسلامی تۆ سەیری مەقاسدی فقهی ئیسلامی بکە پێنج شتە ئەم پێنج شتانە هەمووی من دکتۆرام هەیە لە قانونی دەولی تۆ سەیری قوانینی دەولی کە قوانینی مافی مرۆڤ بکە هەر ئەم پێنج مەقاسیدانە لە هەمویان لەوێ شوێنی بۆ تۆ حفزی دینە حفزی نەفسە حفزی نەسڵە حفزی عەقڵە ئەمانە حفزی مالە کە ئەمانە زۆر گرن لە فقهی ئیسلامیە ئەولەویەتی فقهی ئیسلامی مەقاسدی شەریعە و تەطبیقکردنی بریتێ لە پاراستنی ئەمانە نەفسی ئینسان عەقڵی ئینسان ماڵی ئینسان نەسلی ئینسان کە وچەیە بۆیە ئیسلام هاتووە تەنزیمی کردووە بۆی هەموو شتەکان مەسەلەن کە باسی عارق دەکەی بۆ حرام کراوە لەبەر ئەوەی عەقڵی ئینسان تێکەدا لە کاتی سەرخۆش سەدان زەرائیم بەهۆی سەرخۆشیەوە ئەنجام دەدرێت یعنی ئیسلام لە ڕوانگەیەکی زۆر ورد مافەکانی بە ئینسان داوە لەبەرەوە ئێمە نابێ بین باس لەوە بکەین بڵێن وڵا ئیسلام دژ بە مافەکانی ئینسانە ئێستا مەسەلەن تەیاری ئیسلامی تەیاری ئیسلامی پێتان وایە بەیانی دێنەوە دەست بە کۆمەڵە چەسپاندنی شت دەکەین بەسەر خەڵکە ئێمە جیرۆدەی دیکتاتۆریەت و نەدانی مافەکانی مرۆڤین ئێمە دەمانەوێت خەدەمات لە وڵاتە پێشکەشکەین ئێمە دەمانەوێت پراکتیزەی حقیقی دیموکراسیت بکەین ئێمە دەمانەوێت پراکتیزەی شەفافیت بکەین وەکو خۆی ئێمە دەمانەوێت میلەت تەطبیقی عەدالەت بکەین بەڵام ئەمانە هەمووی تیۆریە خۆر ئێوە ناڵێن ئەوانی تریش وا دەڵێن من با لە ڕوانگەی ئەوانەوە ئەو پرسیارە لێ بکەم کە ئەوانەی لەگەڵ ببوورە من پرسیارە بکەم سپێک کاتەکەش کەمە نمونەیەکم پێ بڵێ کە توانی بێتی نمونەیەکی جوان بێ کە شریعەت و یان دەستور لەسەر بنەمای شریعەت و ئاین تێکەڵاو بێت
نمونەیەکی جوانم پێ دکتۆر بڵێ. جان با من شتێ بۆ تۆ عرض بکەم. تۆ نابێ ئاوا بیر بکەیت تۆ بڵێ ئەمە شەریعەی ئیسلامی یعنی دەستبڕینی خەڵک و سەربڕینی خەڵک شتیوانی ئێمە ئێستا ئەم چەمکە مەدەنیانەی ئێستا هیچیان مخالف نین لەگەڵ شەریعەی ئیسلامی و شەریعەی ئیسلامی پێشی ڕازیە و کارێکی گەورەشی بۆ دەکات و ئەسڵەن مەسەلەی شورا یعنی کە ئەوەی کە ئێستا لە پەرلەمانە کە هەیە لە ئیسلامە سەرچاوی گرتووە ئەگەر ئەسڵەن بێتە سەر مەسەلەی هەڵبژاردن لە ئیسلامە سەرچاوی گرتووە ئیسلام یعنی شەریعەیەکی فراوانە بۆ سەردەمێکی دیارکراوی محەدەد نەهاتووە ئیسلام تەکیف لەگەڵ هەموو سەردەم و کاتێک دەکا و دەتوانێت ئەمەش تەطبیق بکە ئەم مەفهوم و چەمکەی کە لە تاریخا بەڵە لە تاریخا سەدان حالەتی وا ڕووداوە لە سەردەمی ئیمامی عومەرە لە سەردەمی خەلافای ڕاشدینە لە کۆمەڵە سەردەمی زۆرە ئەگەر بێت و یعنی بەفعلی تەطبیقی ئەمە کرابێت تۆ توانیوتە سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنێ تەیاری ئیسلامی لە کاتی ئێستادا ڕوونکەنەوە مەبەسمان هەر ئیسلامی نیە مەبەسمان نمونەی ئاینێکە حکمی کرد بێ حکمێکی زۆر گرنگ و باش بوو بێ نمونەمان هەبێت ئاخر خۆی ئاین چییە؟ زۆر بەکوتیچکە دەبێت ئاین چەمکێکی فراوانە بۆ مەفهومی ژیان یعنی ژیان وجودی ئینسان بوونی ئینسان تەنظیمی حیاتی ئینسان تەنظیمی هەموو شتێک لە کۆمەلگادا ئێمە دەبێت کۆمەلگا ینی ئیسلام ئەگەر سەیری بنەماکە تەنظیمی حتا حالەتی شخصشی کردووە تۆ یعنی تەنظیمی ڕۆیشتنیشی کردووی تەنظیمی هەموو شتەکانی کردووی ئەمە مانای وایە مەفهومی ئیسلام جیایە لە مەفهومی ئاینەکانی تر لەوانەیە لە ئاینی تر وابێ یعنی کۆمەڵێک مەشاکیلی گەورە بۆ ئینسان دروست بکە بەڵام ئیسلام نەهاتووە مەشاکیل بۆ ئینسان دروست بکە ئیسلام هاتووە بۆی حیمای ئینسان بکە حیمای کۆمەلگا بکە حیمای ئەم وجودی بەشەریە بکە لەسەر زەویە ئەعماری ئەرض ئەعماری زەوی ئەعماری بنیادی دەولە محاسبەی ناعادلين ظالمين ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار يعني خواي قوري أوند باسي أما سلاني كردوا الظلم حتى يعني نابي تو بدلش لا ينقري ظلم استمو اشتخرا بكام دكتور جانزو سپاس بەهۆی سێن چێشێش تەکنیکی نەمانتوانی میوانی سلەیمانیمان پێشە سەوەرگرین لەبەر ئەو لایڤێکە لە واشنگتن شەمان بوو بەڕێز کاک ئومێد قەرەداخیم لەلایە مامۆستای زانکۆ ڕۆژنامەوان لە سلەیمانی لە ستۆدیەکانمان لە سلەیمانی ببوورە قەتمان کردی پێش ئێستا کاک ئومێدجیان بۆ مەفهومێکی ئەوروپایی ئێمە کە لە ئەوروپا سەری هەڵداوە بۆ جیاکردنەوەی کەڵێسا بووە لە دەسەڵات و لەو مێژوە خوێناویە کە مەسیحیەکان هەیەیان بووە تا چاخیناوە ڕاست لە ئەوروپادا کە مەفهومیەوە هاتوۆتە پێش دیموکراسی جێگای ئاین بگرێتەوە ئاین لە دەوڵەت جیا بکرێتەوە ئەم مەفهومە ئێستا ئێمە بێن پێمان وابێ دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دووبارەی بکەینەوە. بەڵێ سلااو لە بەڕێست و لە بینەران و لە میوانی بەڕێستان لە ستودیۆ هەڵبەتە چەمکی ئەلمانیەت یەکێکە لەو چەمکانەی کە بە کۆمەڵێک مەراحلی تاریخیات تێپەڕیوە و لە چوارچێوەی ئەو هەلومەرجە مێژووی کە تایە سەری هەڵداوە مەفهومی جیاوازی لەخۆ کردووە ڕاستە ئەلمانیەت لە بنەڕەتە یا جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت لە بنەڕەتە بریتی بۆ لە وەڵامدانەوەیەک بە هەژمونی لاهود بەسەر سیستەمی ژیانە بەسەر مؤسساتی حکومڕانیە بەڵام وردە لەگەڵ تەتەوەری مجتەمعی بەشەریە ئەم مەفهومە گۆڕانی بەسەرهاتووە ئەوەی کە ئێستا هەیە من بە گرنگی ئەزانم قسەی لەسەر بکەم ئەوەیە کە ئەلمانیەت بریتیە لە بێلایانی دەوڵەت بەرامبەر بە هەموو ئاینێک مەزهەبێک تایفەیەک نەتەوەیەک ڕەنگێکی جیاواز دەوڵەت بێلایان ئەبێ بەرامبەر بە هەموو ئەمانە بۆ ئەوەی بتوانێت بە یەک چاوسەری هەمویان بکە و بتوانێت بە یەک دەست خزمەتی هەمویان بکە ئەگەر وانە بێت دەوڵەت بێلایان نەبێت بەرامبەر بە هەرێکێک لەمانە ئەوە هەمیشە ئەگەری ئەوە هەیە کە ئاین یان نەتەوە بوێ بە ئایدۆلۆژیایەک بە دەستی دەوڵەتەوە لە پێناو سەرکوتکردنی گروپێکی کۆمەڵایەتی گروپێکی کۆمەڵایەتی کە خاوەن ئایدۆلۆژیای ڕسمی دەوڵەتە بەرامبەر بەوە ئەگەر بەڵەتم بدەیت نقطەیەکی تر کە زۆر مهمە تەنها لە سایی ئەم تایپە لە حکومڕانیەیە کە بریتە لە بێلایانی دەوڵەت بەرامبەر بە هەموو ئاین و پێکهاتە و مەزەبەکان دەکرێت یەکسانی بەرامبەر بە قانون بەدی بێ لە خارجی ئەمە ممکن نییە یەکسانی بەرامبەر بە قانون ممکن نییە نەوعێک لە عەدالەتی ئیجتیماعی بەدەم بێت
بەڵێ بەڵام ئەگە سەیری تەنانەت بیرمەندەکانی وەکو ماکس وێبەر بکەیت لە کۆمەڵناسەکان سەیری لومبەرگ بکەیت سەیری پیتە بێرگەر بکەیت ئەمانەش پێیان وایە کە هاتنە پێشەوەی ئەلمانیەت بەوە نییە کە ئایا ئەم دیبەیتە بەرەو کوێ دەڕوا لە نێوان ئاین و لە نێوان علمانیەتدا لەسەر ئەوەیە کە کۆمەلگا چۆن گەشە دەکا بۆ نمونەی ئێمە چیمان هەیە لە ڕووی داتاوە نمونەیەمان هەیە ئەو کۆمەلگانەی لە ڕووی اقتصادیەوە باشن لە ڕووی پێکاتی کۆمەڵاتیەوە باشن لە ئاین دوور دەکەن و ینی گرفتەکە لێرە ئەوە نییە کە ئێمە ڕوبەڕووی ئاین ببینەوە لەم سەردەمەدا بڵێن ئایا پێویستمان بە ئاینیان پێویستمان بۆیە دەستورێک دروستکەن لە ئاین لە دەرەوەی بەڕێوەبردندا بێت. بەڵێ بە دڵنیاییەوە من لە مەفهومی سەرەتاوە دەست پێ دەکەم کە بێلایانی دەوڵەت ئەمە معنای پەراوێزخستنی ئاین نییە لە ژیانی کۆمەڵایەتیە معنای پەراوێزخستنی ئاین نییە لە ناو ژیانی گشتی و فەزای گشتی کۆمەڵگایە بەڵکو بەو معنایەیە کە مؤسسەی دەوڵەت بریتی دەبێت لە دامەزراوەیەک بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بە هەموو ئینتیما جیاوازەکانیەوە بە ئینتیمای جیاوازی ئاینیەوە نەتەوەیەوە ئێرقیەوە زمانەوە تەنها لەسای ئەم تایپەیە دەوڵەت دەتوانێت بە یەک چاو مامەڵە لەگەڵ هاوڵاتەکانی بکە و تەنها لەسای ئەم فەرمەیە مەفهومی ماوەتانە ئەچەسپێ هەر کاتێک و لە هەر مؤسسەیەکی حکومڕانیە ئایدۆلۆژیایەکی دیاریکرا و ئاینی بێت یا غێری ئاینی کە سەیترە دەکات بەسەر دەوڵەتە و نخبەی دەوڵەت نوێنەرایەتی ئایدۆلۆژیایەکی دیاریکراو دەکات مەفهومی ماوەتانە کۆتایی دێ ئەگەر لە وڵاتێک کە زۆرینە هەمووی خەڵکەکە یەک ئاین بێت ئەگەر لە وڵاتێک هەموو خەڵکەکە یەک ئاین بێ بۆ دەستوری ئەم وڵاتە لەسەر سەوابەتەکانی ئەو ئاینە دروست نەکرێت دیسانەوە ئەوە مانای نییە یەکەم شت لەبەرەوەی کە ئەم ئاینە ڕێگە ئەگرێن لە فرەیی سیاسی لە ناوخۆی کۆمەڵگایەکی دیاریکرا و خۆیە هەمیشە ئەم ئاینە کە دەبێت بە ئایدۆلۆژیای ڕسمی دەوڵات وەکو چەکێکی سیاسی بەکاردێنێ بەرامبەر بەنیارە سیاسیەکانی دەوڵەت ئەمە نقطە یەکەم دووهام لە دەوڵەتێکە کە لەسەر بناغی بێلانی دەوڵەتدا نەمەزرابێ ئیمکان نییە بینای مەفهومی دیموکراسی و بینای مەفهومی ماوەتەنە و یەکسانی بەرامبەر بە قانون بکرێت کە ئەمەش نەبوو هەرگیز ممکن نییە ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات لە ناوخۆی ئەم کۆمەڵگایە بێتە ئاراوە کە ئەم ئاڵوگۆڕش نهاتە ئاراوە ئەوە هەمیشە کۆمەڵگایەکت بۆ دروست دەبێت لەسەر بینای سەرکوتکردن دروست دەبێت و ئەگەری بەریەکەوتنێکی قوڵی سیاسی اجتماعی لە ناو کۆمەڵگایە بێتە ئاراوە کاک ئومێد قەرەداخی کە لە سلێمانی و لە ستودیۆکانەوە لەگەڵمان بووی و داوای لێبوتنش دەکەێت لە سەرتا قەتعمان کردی لەبەر ئەم لایڤێکە لە واشنگتن هەمان بوو زۆر سپاس بۆ سەرنجی تێبینەکان هەروە لە ستودیۆ دکتۆر محەممەد ئاودیانی کە لەگەڵم بووی زۆر سپاس دەکەم کە کاتەکەمان تەواو بوو زۆر سپاسی هەردوو میوانە بەڕێزەکان دەکەم شەوتان شاد بینەرانی عزیز هیوادارین لە سوۆشال میدیا لە سوۆشال میدیای کوردستان 24 ئەم دیبەیتە درێژەی پێ بدەین و ئێمەش وەڵامی پرسیارەکانتان بدەین و ئەگەر هەر پرسیار و سەرنجێکتان شەوتان شاد